Mitt navn er Reinhard Keinbrecht. Jeg eier Visbyhof, den restauranten i Ringmuren. Det interessanteste er vel at hele restauranten er bygd mot Ringmuren. At det er veldig unikt, det finnes ikke i hele Visby. Vi har en privat inngang gjennom muren som vi åpner under sommertiden, så det er veldig spesielt. Jag heter Tore Viselius och har bott här på Gotland i alla fall 20 år. Och jag brukar ofta åka till Visby och nu är det Almedalsveckan så det är proppfullt överallt och då behöver man ett lugnt och vackert ställe att gå och käka på. Och då har vi, eftersom jag bor här så vet jag att det finns ett fint ställe här uppe vid Österport eller Söderport. Så därför har vi gått hit och käkat. Ja, den här byggnaden är ju, Visby är ju en medeltida stad och mycket av bebyggelsen är ju då, den här är väl kanske 150 år gammal den här, eller mer antagligen. وإما كمالها شالشي زور مع رأس ولا رابطوها لبوان دورة أو ورشات ورش الكتاب السن أعتقد راس توانیمان خولێک بەڕێوەبەرین لە سلێمانی کە ئەو خولەش ئەو کەسانی کە بەشداریان کردووە لە شوێنەکانی بەغدا، بەسرا، نەجەف، بەعقوبە، دهۆک هاتوونەتە ئێرە بۆ بەشداریکردنیان لەم دەورەیە. ئێمە وەکو بەشدار بوو لە وەرکشۆپی نووسین و خوێندنەوەی ئەدەبیاتی منداڵان و هەرزەکاران کە لەلایەن CDO و ڕێکخراوی خانزادەوە ڕێکخرا بوو بۆ ماوەی 4 ڕۆژ توانیمان کۆمەڵێک لە تەکنیک و ڕێسا و یاسای نوێ لە نووسین و لە وەرگێڕانی ئەدەبیاتی منداڵان و هەرزەکاران فێر ببین. ئیشیان تقریبا وا بۆ 11 ساڵ ڕواز بە خەریکە ویشین لەم گەڕەکە ویشە نەبوو بەڕاستی کە پێش 11 ساڵ هاتین ڕۆژەکە زۆر غەریب بوو ئەم شتانە هەر لەو بەرجسترەکە هەبوو ئەم شتە نەبوو لە دوای پرۆسۆ تقریبا هاتەم بەرەوە ئینشەڵڵا دۆشەکی ناو ماڵمان هەیە دۆشەکی سەر سیستەممان هەیە با بڵێن بۆ ئیسفەنجەبڕی بۆ ئەنواعی شتی با بڵێن بۆ قیاسات بۆ سەر قەنەفە و شتمان هەیە ناو ماڵ جووری میوان حتا تا ڕادەیە بۆ ستۆدیۆ شت بەکاردێنێت بلۆکێکی ستەندەر هەیە دێ بۆ ئێمە دائیمەن پانی مەتر وەشتایە درێژی 2 مەترە زۆریشی بەرزەکەی لە مەترە حیسابکە ئیتر بە جۆرەی قیاساتی دێمان داواکرێ ئێمای بڕین ئێمە لای ئێمە بەشی بڕینمان هەیە بەشی با بڵێن دوورمانمان هەیە خەیاتمان هەیە ماڵانمان هەیە لێرەمان بەشی خەیاتی ئێرەمان هەیە بەشی ماڵانمان هەیە یعنی توانین بڵێ تقریبا بۆی هەیە 10 خێزان بەسەرم دوکانە ئەوها ئەسوڕێتەوە ژیانی ڕاتەڕێوە